بابەتی دراما وەکو شەربەتی مێوژ و لوقمەقازی لێ هاتووە تەنها لە ڕەمەزان بیریان دەکەوێتەوە بەداخەوە کاری هونەری بە شێوەیەکی گشتی لە کوردستان پرۆسەیەکە تەنها پەیوەستە بە حەز و خولای هونەرمەندانە گەنا لە ئاستی ئەو چاوەڕوانیە کە هونەرمەندان چاوەڕێی دەکەن بەڕاستی ئێمەستا بابەتی دراما وەکو شەربەتی مێوژ و لوقمەقازی لێ هاتووە تەنها لە ڕەمەزان بیریان دەکەوێتەوە بەداخەوە بەڵام ئومێد دەکەم دراما تەنها لە ڕۆژی ڕەمەزان نەبێت لە وەختەکانی تریشا هەبێت چکە خاوەنی ئەکتەری باشین خاوەنی هونەرمەندی باشین و خاوەنی دەرهێنەری باشین دەتوانین کاری باشمان هەبێت هەموو کارێکیش بۆ پێش دەکەوێت کە بەردەوامی هەبێت بۆ پێش ناکەوێت کە کزی هەبێت سستی هەبێت لاوازی هەبێت ئەبێ ئێستا بۆ نمونە دەستگاکەی جەنابەت بەردەوام راپۆرتی هەبێت بۆی راپۆرتی باشی هەبێت بەردەوام پەخشی باشی هەبێت بۆی بەرهەمی باشی هەبێت پەیامنێری هەبێت بۆی بابەتی بۆ کۆکاتەوە بابە پرۆسەی هونەری جوایە بۆ پێش دەکەوێت کە بەرهەمە هەبێت نەک دەرهێنەرێک 5-6 ساڵ جارێک درامایك بکە کە نازانم چەند 5-6 ساڵ جاری لە تەمەنی هونەرمەند دەرهێنەری کووردا هەیە کاری ئەو سیستیە بۆچی دەگەڕێنەوە پێتان وایە کەمی لە وەرگر هەیە ئەنیش لەو کەسانی کە هۆکار زۆرن بەتەنها پەیوەست نییە بە بڵێن لایەنێکەوە یەکەم شت دەتوانین بڵێن وەزارەتی ڕۆشنبیری دووهەم دەستگاکان 52 کەناڵی ئاسمانیمان هەیە هەتا ئێستا تەنها 2-3 کەناڵ خەریکی درامایە و هیچی تر بۆیە یعنی پێش ناکەوێت بابەتی دیکۆمنتاری شەروایە پێشانگا چۆن هەڵدەستانگەرن ئەم ساڵ چۆن بوو پێشەنگای کتێببوونی زۆر زەرورە گرنگە و خوێنەر هەمیشە بە دوای سەرچاوی باش و تازەدا دەگەڕێ کتێبی باشمان بینی ئومێد دەکەین ئەو پێشەنگایانە لە شارەکانی کوردستان و بە تایبەتی لە هەولێر بەردەوامی هەبێت بابەتی هونەری چەند گرنگی پێدرابوو لە پێشانگا توانیتان ئەو شتانی کە بە دوایدا دەگەڕن دەستان کەوە لە بوارەوە کەمە بەڵام ناڵێن نەبوو بەڵام لە چاو زیاتر بابەتە ڕۆشنبیریەکان زیاترە وەکو شعر و ڕۆمان و با بڵێن بابەتە فەلسەفیەکان بەڵام بابەتی هونەریش سەرچاوە هەم بەڵام سەرچاوەکان دەتوانین بڵێن لە زمانی کوردی چەندها چەندانەیەک بوو ینی زیاتر نەمان بینی